خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دڵشادم لە پایتەختەوە لەگەڵتانم. ئازادی ڕۆژنامەگەری، مافی دەستکەوتنی زانیاری، دوو چەمچی گرنگن لە بنەماکانی دیموکراسی. ئایا لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەگەری، ئازادی ڕادەربڕین مەودایان چەندە؟ ئایا لە هەرێمی کوردستان کەناڵەکانی ڕاگەیاندن وەک یەک دەتوانن بە دامودەستگاکانی حکوومەتدا بڕۆن و مافی دەستکەوتنی زانیاریان هەیە؟ لەوەش دەینە خوار، ئایا هەر هاوڵاتیەک وەک ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە مافی دەستکەوتنی زانیاری لە دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە؟ شەفافیەت لە بەرچاوڕوونی لە زانیاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە چه ئاستێکە؟ من گفتوگۆکەم لەگەڵ هەر سێ میوانی خۆشەویست سمکۆ عەبدولکەریم، سکرتێری لقی هەولێری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان، نیازخان ڕۆژنامەنووس و چالاکوانی کۆمەلگەی مەدەنی، دکتۆر ڕەعد ڕەفعە، سکرتێری دەستگای ستاندەر. بەخێراتتان دەکەم، خۆشحاڵم، سوپاس بۆ ئەم دەرفەتە. کاک سمکۆ لە تۆ دەست پێ دەکەین، یعنی پرسیارێکی ڕەنگە کلاسیکی و دووبارە. ڕۆژنامەنووس چێیە؟ ئەو کەسە چێیە کە پێی دەگوترێ ڕۆژنامەنووس کە زۆرترین ئیشکال لەسەر ئەو کەسە یاخود ئەو ناوە هەیە؟ ئەمە بەردەوامە پرسیارە دەکرێ، بەڵام ئێمە گەر جوابی ئەو پرسیارە بدەینەوە بە دوو شێوە جوابی دەینەوە. یەکیان ئەوەی کە لە یاسا تەسبیت کراوە ڕوونی کردوێتەوە کە ڕۆژنامەنووس چێیە. ئەگەر سی ئەوەی کە لە یاسادا جێگیر کراوە، لە واقع ئێمەدا ئەوەی کە لە مەیداندا دەیبینین بەو شێوەیە نییە. بۆ لەبەرەوەی سەندیکا نەیتوانیوە کاری ڕۆژنامەگەری لە کوردستان وەکو پیشە ڕێکی خات، وەکو سەندیکا و ڕێکخراوەکانی دیکەی، وەکو پارێزەران یان وەکو پزیشکان یان ڕێکخراویی تر. ئەمە بۆتە ئیشکالێکیشی گەورە لەسەر ناوخۆی لە کاری ڕاگەاندنەوە بۆ خودی سەندیکای ڕۆژنامەنووسانیش. لەبەرەوەی هەم لە زگەلەوەش لە ڕۆ قانونیەکەشەوە ئیشکالاتێکی گەورەمان بۆ دروست بۆ ئێستاکە. لەبەرەوەی ئێمە ئێستا دوو یاسا هەیە، یاسای سەندیکای ڕۆژنامەنووسان هەیە و یاسای ڕۆژنامەگەری هەیە. لە هەردووشیاندا پێناسەی ڕۆژنامەنووس کراوە. لە یاسای ڕۆژنامەگەری بە شێوەیەک پێناسە کراوە کە ڕۆژنامەنووس ئەو کەسەیە کە ممارسەی کاری ڕۆژنامەنووسی دەکات لە هەر یەک لە کەناڵەکانی ڕاگەاندن کە دیاری هەمووان دەیزانین. لە یاسای سەندیکای ڕۆژنامەنووسان دەڵێ ڕۆژنامەنووس ئەو کەسەیە کە کاری ڕۆژنامەنووسی دەکەوە ئینتیمای کردووە بۆ سەندیکای ڕۆژنامەنووسان و ئەگەر ئیلتیزاماتی خۆی بەرامبەر بە سەندیکا کە بەمانای ئابوونەدان دێتن نەکرد بێ، ناتوانێت کاری ڕۆژنامەگەری دژیەکی هەیە لە هەردوو یاسایەکە؟ بەڵێ ناکرێت. چۆن ئەتۆ لەوێن دەرێدا دەڵێ ڕۆژنامەنووس ئەوەیە کە کاری ڕۆژنامەنووسی دەکات کە لەوەی کەسی دەی دەڵێ ئینتیمای کردبێ بە سەندیکا. لە هەمووشی جێ سەرنجتر ئەوەیە کە دەڵێ ئەگەر هاتووی ئیلتیزاماتی بەرامبەر بە سەندیکا جێبەجێ نەکرد بێ، ناتوانێت کاری ڕۆژنامەگەری بکە کە ئەم خاڵە بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکراوە. بەشێکی زۆری ئێستا ئەوانەی کە چ ئەوانەی ئەندامن لە سەندیکای ڕۆژنامەنووسان ئیلتیزاماتیان نەکردو و کاری ڕۆژنامەنووسیش دەکەن، چ ئەوانش کە ئینتیماشیان نەکردووە بۆ سەندیکای ڕۆژنامەنووسان و کاری ڕۆژنامەنووسیش دەکەن. کەواتە لە کەیسەکان ئیشکال لەو بابەتە دروست بووە؟ ئێستا من ئەوەی هەست دەکەم ئێستا کە دەیانەوێ لە مەزرای قانونیدا ئەم مەسائلە بڕگە قانونیان مادە قانونیانی کە لە یاسایی سەندیکای ڕۆژنامەنووسی بێنە پێشەوە بۆ ئەوەی کاتێک کە ئەیانەوێت لە بەرامبەر کەسێک کە داوایەکی لەسەر تۆمار کراوە و کەیسەکەی بزوڵێنن، دێن ئەو بڕگە قانونیانە دێنەوە پێشەوە بۆ بربەست دروستکردن لە بەردەم ئەم ڕۆژنامەنووسی، یان لانی کەم بۆ سزادانی یان لێکۆڵینەوەکردن لێکۆڵینەوە لەگەڵی بەدەر لە یاسای ڕۆژنامەگەری. چونکە ئێمە زۆربەی ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە سەکاری ڕۆژنامەنووسی ڕوبەڕووی لێپرسینەوەی دادگایی دەبن بە پێی یاسای ڕۆژنامەگەری لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. بەڵام زۆر زاری وا هەیە بەدەر لە یاسای ڕۆژنامەگەری لێپرسینەوەکە بە تایبەتی بە یاسای سزادانی عراقی، و کاتێک کە پارێزەرەکە یان خۆی دەیەوێ ئەم یاسایە بگۆڕێ بە یاسای ڕۆژنامەگەری لەبەر ئەوەی کەیسێکی ڕۆژنامەنووسیە، دێن نووساو دەکرێت بۆ سەندیکای ڕۆژنامەنووسان لێی دەپرسنەوە ئایا فڵان کەس ئەندامە لە سەندیکای ڕۆژنامەنووسان یان ئەندام نییە. کاتێک کە سەندیکا وەڵام دەداتەوە بۆ کەسێک کە بیان دەوێت ئەو بڕگە قانونیە دێنەوە گۆڕێ. مەسەڵەن بۆ نمونە ئابوونەی نەدایە،
هەرچەندە ئەمە ئیشی سندیکان نیە بچێتە ناو ئەو تەفاسیلەوە چکە مەسەلەی ئیلتیزاماتی ئەندامەکانی بە سندیکاوە پەیوەندی بە کاروباری ناوخۆی سندیکاوە هەیە پێویست بۆ ناکە مەسەن لە نووساو ئاماژ بە ئابوونی داوێنە تۆ پێی دەڵێ ئەندامیان ئەندام نییە بەڵێ کەواتە جگە لە ئازادی ڕادەربڕین ئەو ئیشکالەش هەیە کە زۆر زار تووشی ڕۆژنامەنووسان دەبێتەوە لە دادگاکان خۆ دەزانی یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی دیکەی پاڵ کاری ئازادی ڕاگەاندن لە کوردستاندا مەسەلەی دادگایە چکە ئێمە دەبینین لە پەنای ئازادیەوە ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی زۆرترین شکایەت دەبنەوە لەلایەن دەستگاکان کەسەکان و کاتێک کە دەچێتە دادگا مەوضوعەکە ئەوەیە کە ئەبێ کەیسەکەی لە چوارچێوەی یاسای ڕۆژنامەگەری بێ نەک یاسایشی تر باشە من دواتر دەگەڕمەوە لات ڕۆلی سندیکە لە هەماهەنگی لەگەڵ دەستگاکانی ئەمنی کە زۆرترین پێکدادانی ڕاگەیاندن لەگەڵ دەستگاکانی ئەمنیە ئەوە دەپرسم بزانم ڕۆلی ئێوە چیە نیازخان دووبارە بەخێر بێن دەمەوێت مەودای ئەو ئازادیە بپرسم کە بۆ ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکە ئێوە دەتانەوێت چ جۆرە ئازادیەک هەبێ لە ئێستادا پرسیاری ئێوە چیە لەسەر ئەم ئازادی کە هەیە بەشێکی زۆر گرنگی قسەکردن لەسەر ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان هەڵبەت ئازادی ڕادەربڕین تەنیا ناچێتە خانەی کاری ڕۆژنامەوانەیە و بەڵکو تایە و ئازادیانەی ترەگرێتەوە پەیوەنددارە بە خودی هاوڵاتی خۆی پاشان ئەو دامەزراوە فەرمیانی کە تیایدا هەنوە پێوەرە یاساییەکانیان و چارچەوەی مافەکانیان بۆ دیاری کراوە ئەوەی پەیوەندی بە کاری ڕۆژنامەوانیەوە هەیە لە هەرێمی کوردستان هەڵبەت ئێمە ناتوانین بڵین ئازادیەکان سفرن هیچ جۆرە ئازادیەک نییە لە هەرێمی کوردستان هەڵبەت ئەوەی کە چارچێوەی پێدانی ژمارەی متمانەیە بوونی دەستگا ڕاگەیاندنەکان بەڵێ لێرە ژمارەیەکی زۆر لە دەستگای ڕاگەیاندن هەیە بەڵام جۆر و خاوەندارەتی ئەو دەستگا ڕاگەیاندنانەی کە هەن وەروها ئەو فشارانەی کە بۆ سەر میدیا هەن دەمان خاتە بەردەم ئەوەی کە بڵێن ئەو جۆرەی لە ئازادی لە هەرێمی کوردستان هەیە هاندان و کارکردنە بۆ جۆرێک لە خواست کە میدیا بتوانێت زانیاری و کاری ڕۆژنامەوانی لێ بەرهەم بێنێ ئێمە زانین لە بڕگەی یەکی مادەی سێنزەی یاسای پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەوێەوە ڕێگا دراوەکە پارتی سیاسی خاوەن کەناڵی ڕاگەیاندنی خۆی بێ بەڵێ ئێستا زۆرینەی ئەو دەستگا ڕاگەیاندانی کە لە هەرێمی کوردستان هەن کە کەناڵە حزبەکانن ئەو کەناڵە حزبیانەی کە بە شێوەیەکی فەرمی یا نافەرمی پارەیان دەست خستۆ یا خودبیرەنەوتەکانیان تەرخان کردو ئێستا کەناڵی ڕاگەیاندن هەیە بە تەنیا مەسرەفی مانگانەی ئاسایی کەناڵەکەی بریتە لە 3 ملیۆن دلار زۆر جار ڕۆژنامەنووسان داوای شەفافی لە داهاتی حکوومەت ڕوونی لەو داهاتەی کە لە دەستگاکانی فەرمی حکومی هەیە بەڵام دەبینین لە بەرامبەردا دەستگا هەیە کە نیشانەی پرسیاری لەسرە ئەو داهاتەی لەکوێ بوو کە زۆر جار بە کەناڵی نەوتی بە کەناڵی کەسی شخصی ناو دەبرێ دەستگایە گوابێ ینی چۆن دەتوانین داوا لە حکوومەت بکەین داوا لە دەستگای پەیوەندیدار بکەین کە شەفافێ لە داهات محەممەد کێشە هەرە سەرەکیەکەی ئێمە ئەوەیە کاتی کە ئێمە ئەڵێن ڕاگەیاندن ئەو میدیا بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان سەرباری ئەو سەرنجانەی کە لەسەر خودی حکوومەت و حیزب و دامەزراوە فەرمیەکان هەمانە بۆ مامەڵەکردن لەگەڵ میدیا بە هەمان شێوە ینی کێشەمان لەگەڵ پێکاتە و مامەڵەی بنەمایی کاری ڕۆژنامەوانی خودی میدیاکارەکانیش هەیە بەڵام لەم دوو بەراوردەی کە خستمە ڕوو ئەوەیە کە میدیا لە هەرێمی کوردستان زۆر ڕوونە لە ساڵی 1993 بەدواوە کاتێک کە شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان دروست دەبێت میدیا دەبێتە ئامرازێک وەک ئەوەی چۆن چەک ئامرازێکە بەدەست پارتە سیاسیەکانەوە دەبابە ئامرازێکە بۆ شەڕ بە هەمان شێوە میدیاشکراوە بە ئامرازێک بۆ شەڕ بەڵگەی ئەم قسەیش ئەوەیە کاتێک کە پارتە سیاسیەکان بێک و کۆ دەبنەوە کۆبوونەوە دەکەن یەکەم خاڵکە ڕێک دەکەون لەسەری ئەوەیە کە شەڕی ڕاگەیاندن و هێرشکردن بۆ سەر یەکتری بوەستێنن کەواتە ئەو مەبەستەی کە دەستگای ڕاگەیاندی لە هەرێمی کوردستان پێدانی زانیاریە ڕوونکردنەوەی بابەتەکانە بۆ هاوڵاتیان گۆڕاوە بۆ شکاندنی یەکتر شکاندنی شکۆی مرۆڤەکان زیاترە لەوە کاکە محەممەد یعنی بۆ نمونە دەستگا ڕاگەیاندەکان بوونەتە بەشێکیان بەتایبەت دەستگا حیزبەکان بوونەتە هۆکارێک بۆ چاواشەکردنی زانیاریەکان و بەلا ڕێدابردننی ڕای گشتی چونکە ئێمە ئەبێ خاڵێکی زۆر جەختی لەسەرکەینەوە هاوڵاتی لەسەر بنەمای ئەو زانیاریەی کە لە هەر دەستگایەکی ڕاگەیاندن وەری دەگرێت بڕیار دەدات لە ژیانی ڕۆژانەی بڕیار دەدات بۆ هەڵبژاردن تەنانەت بۆ کڕینی کیلۆیەک پرتەقاڵ تەماتە خەیار یا ئەوەی کە چۆن داهاتەکەی کە هەیەی خەرجی بکەیە هەتا دوای
دوای چۆن بڕیار بدات لە داهاتوی سیاسی وڵاتەکەی ئەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە ینی کەناڵی ڕاگەاندن هەیە ینی کەناڵی حزبی هەیە دەستگای حزبی هەیە سی کەناڵی ڕاگەاندنی بیستراوە بینراوە خوێنراوی هەیە یعنی هەموو دامەزراوە و ڕێگاکانی گرتووە تۆ وەک دەستگایەکی ئەهلی کە بەحاڵ تەنانەت پارەی ڕۆژنامەوانێکی دەستگایەکی ئەهلی بریتە لە پارەی ئەو چاکت و پانتۆڵی کە ڕۆژنامەکارێکی حزبی دەستگایەکی ڕاگەاندن لە هەرێمی کوردستانەوە پێوەی دەرەکەوێت واتە جیاوازی و ڕادەی جیاوازیەکە زۆر گەورەیەوە ئەو میدیاکارانە لە یادمان نەچێت لە دەستگا ئەهلیەکان سەرباری ئەوەی کە ئێمە ڕخنەمان لە دەستگا ئەهلیەکانیشەیە بەڵام ڕۆڵێکی زۆر گەورەیان بینیوە لە هوشیاری سیاسی لە ئاشکراکردنی گەندەڵەکان بەڵام سەرباری ئەوەی ئێستا جیاوازیەکە لێرە ئەوەیە بۆ نمونە دەستگایەکی ئەهلی هەڵساوە بە ئاشکراکردنی گرێبەستێکی زۆر مەترسیداری بواری نەوت یاخود هەر جۆرە تەندەرێکی تر کەچی دەبینین میدیا حزبێکە و لاوپەردە پۆشی دەکات و ئەو میدیا حزبێ ڕێگرە بۆ ئەوەی کە داواکاری گشتی یاخود ڕێگەیەکی یاسایی تر بگیرێتە بەر بۆ مەبەست و ئامانجەی کە بتوانرێت دەکۆڵینەوەی یاسایی لەبارەیەوە دواتر دەمەوێت بزانم مەبەست لەو زۆری بۆری دەستگای ڕاگەیاندن چییە کە وە خۆت دەڵێ حیزب هەیە کە سی دەستگای ڕاگەیاندنی سێبەری و میدیای سێبەری هەیە مەبەست لەوە چییە بۆچی ئەو کارەکراوە ئایا مەبەست لە شێواندنی ئەو پەیامە جوانی میدیا هەیە کە لە هەرێمی کوردستانە کاک دکتۆر ڕەعەت زۆر بەخێر بێ جەناب سکرتێری دەستگای ستاندەری کە زۆرترین ڕەنگە لە هەولێری پایتەخت کێشە بۆ ئێوە دروست بکرێ ئاستەنگ هەبێ لە بەردەم کارەکانتان بۆ ئەو ئاستەنگانە بۆ دەستگای ڕاگەیاندن بۆ دەستگایەک دروست دەکرێت کە دەیەوێ بەرچاوڕوونی بدات بە هاوڵاتیان بۆ ڕای گشتی بە شێوەی گشتی سپاسی بەڕێزتان دەکەم سپاسی میوانە بەڕێزەکانیش دەکەم خۆی بەڕاستی ئەوەی کەوا گومانی تێدا نییە ڕادەربڕین بریتە لە کۆڵەگە سەرچەکانی دیموکراتیەت و سیستەمی دیموکراتی هەر کاتێک بتێ وڵاتێک پێوی یان ڕادەی دیموکراتەتی پێویستە بە ڕادەی ڕادەربڕین و هەروەها ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەوانی بیپێوی بۆیە ئەگەر کاتێکمانوێ هەرێمی کوردستان نەک ئێمە بەڵکو ئێستا پەیامنێرانی بێسنوور لە ماوەی 180 وڵاتدا عێراق و کوردستانی کورد 158مین وڵات کەەوە ڕادەی ئازادی ڕادەبرنی تێدا کەمەوە نییە کەواتە دەتوانین کەوتینە بلاک لیست هەر لە وڵاتە عەرەبیەکان نزیکەی پێنجەمینین کەواتە هەرێمی کوردستان بێجگەلەوە ئێستا سیر دەکەین وەزارەتی خارجی ئەمریکیش بە هەمان شێواز باسی ڕادەربڕین دەکا باسی ئازادی ڕادەربڕین دەکا کەوا خۆی خۆیان باسی ئەو کەناڵانێکەوە قەپات کراون داخستراون لە کوردستان باسییان دەکا هەروە باسی ئەوش دەکا هەتا لە پێدانی زانیاری دەسەڵاتدارانی کوردستان هەردوو زۆنی زەرد و سەوز جیاکاری و جیاوازی دەکەن لە نێوان دەستگا و دامەزراوە ڕۆژنەمانی و ڕاگەاندنەکان بۆ نمونە ئەو لە سنووری بەهار خۆیان بنمونە باسی دەکەن ئەو وەزارەتی خارجی دەڵێ ئەو ڕۆژنامە و ڕۆژنامەوان و دامەزراوە ڕاگەاندنانی لە زۆنی سەوزن ئەوانە بەرپرسەکان ئەوەی سەر بە زۆنی سەوزە سەر بە دەسەڵاتیەکێتە زیاتر زانیارەکان دەدەنە ئەوان بۆ ئەوی ئەوان بڵاوی بکەنەوە بە هەمان شێواز لە زۆنی زەردیش بەرپرسە باڵاکانی حکوومەت و حزبی زیاتر دەیدەنە دامەزراوە و ڕاگەاندنەکانی کەوا سەر بە پارتی دیموکراتی کوردستانە بۆیە تەنانەت لە پێدانی زانیاریش جیاکاری و جیاوازی هەیە و ستەم هەیە لە نێوان باشە بەپێی یاسای مافی دەستکەوتنی زانیاری کە لە ساڵی 2010 لە پەرلەمانی کوردستان بە یاسای ژمارە 11 دەرچووە لەوێدا باز لەوە دەکات کە هاوڵاتیەکی ئاسایی مافی دەستکەوتنی زانیاری هەیە لەلایەن دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن هاوڵاتیەکی ئاسایی دەتوانێت زانیاری بەدەستبێنێت لە کاتێکدا کە دەستگاکانی ڕاگەیاندنیش ناتوانن بە یەکسانی زانیاری بەدەستبێنن خۆی وەکو باسمان کرد ینی ڕنگدانەوەی سیستەمی دیموکراتی ئازادی ڕادەربڕینە کاتێک ئازادی ڕادەربڕینە بزانە خەلێل و کێشەیەک هەیە لە سیستەمی دیموکراتی ئەو وڵاتە چۆن بتوانی وەزیرێک وەزارەتێک بەڕێوەبەرێکی گشتی فەرمانبەرێک محاسەبە و لێپێچینەوەی لەگەڵ بکەی ئەگەر ئەسڵی ئەو دەسەڵاتە نەتوانێت لێپێچینەوەی لەگەڵ بکرێت پەرلەمان لە کارکەوتی بێ بەڵکو سەرۆکی پەرلەمان دەرکرابی چۆن دەتوانین محاسەبەی ئەو دەسەڵاتی حکومڕانیە بکات کەواتە ئێمە دەبی بینەوە سەر سیستەمی دیموکراتی ئەسڵەکە بنەڕەتەکەی ئەو چارەسەر بکەین ئەو یاسانی کەوا دانراوە وەکو یاسای پێدانی مافی پێدانی زانیاری هەروەها یاسای ژمارە حوتی ژمارەی 35 2007 سەحافە هەروەها سیر دەکەن بە یاساش
بە یاساش بە هەمان شێواز ئازادی ڕادەربرنیان تەس کردوتەوە یان هەولیاندا هەر بە یاسا محاسەبە و لێپێچینەوە و دادگەری بتوان ڕۆژنامە نووس بێنە دادگا و محاسبەی بکەن و حکمی بدەن. من باسما وەکو کاگسم کۆش باسی کرد یاسای 2008 کەەوە باسی ئەوە دەکا سوء استخدام وسائل اتصال ینی خراپ بەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندی خودی خۆی هەموو یاسایەک پێویستە بگوتری هەموو یاسایەک لە ئەسباب موجیبەکەی بۆ دروون دەبتەوە ئەو یاسایە بۆچی تەشریعکرا بۆچی دانراوە بڕۆ سەر خراپ بەکارهێنانی یاسای ئامرازەکانی پەیوەندی لە ئەسبابی موجیبە زین باسی دەکا باسی گەنج دەکا باسی مڕایق دەکا باسی کێشە کۆمەڵایەتەکان دەکا باسی ئەو ناکە ڕۆژنامە نووس بێ محاسەبە بکرێت و دادگایی بکرێت بە هۆی ئەو یاسایە بەڵکو پێویستە بە یاسای ڕۆژنامەگەری دادگای ئێستا ئێمە بەڕێز کاک مەسعود عەبدولخالق کاکسم کۆ لە نزیکەوە نیازخان لە نزیکەوە ئاگادارن دادگایی دەکرێت لەسەر کێشەیەکەوە ڕیفراندۆم خۆی هەر دەسەڵاتی پۆلیس بە ئاشکرا وتیان ئێمە لەسەر ڕیفراندۆم دادگایی کاک مەسعود دەکەین بەڵام کاتێک پەراوەکەی دەکەیەوە سیر دەکەی لە خراپ بەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندیە کەواتە هەموو دەسەڵاتەکانی ئەو یاسایانەی کە ڕۆژنامە نووسان یان ئەو کەسانی کە لەو بوارە کار دەکەن بە یاسای ڕۆژنامە نووسانیش دادگایی ناکرێن نەخێر ئێستا بە یاسایەکی کۆمەڵایەتی محاسەبە دەکرێت و دادگایی دەکرێت هەروەکو باس بکرد باسی گەنج دەکا باسی کێشە کۆمەڵایەتەکان دەکا باسی مڕایق دەکا باسی ئەو کێشانێکەوە دەبێتە هۆی لە دەستدانی عائیلە و خێزان دواتر ئەو پرسیارە ڕوبەڕووی جەنابەت دەکەمەوە کە زۆر جاریش قسەی بەرپرسانی حکومی ئەوەیە کە ڕەنگە زۆر هەواڵ زۆر وتە لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن بوترێ و بنووسرێ لە بۆ ئەمنی قەومی خراپە لە کاتێکدا ڕەنگە زۆرجار لە ماوەی پێشوو وترابێت کە ئێمە لە جەنگ داین نابێ هەموو شتێک بوترێ و نابێ دژایەتی ئەو سیستەمە بکرێ قسەی جەنابەت دواتر وەردەگرم کاکسم کۆ دەگەڕێمەوە وتم ئێوە وەکو سەندیکا چۆن دەتوانین لەو نێوەندەدا لەو دژیەکەی کە لە نێوان دەستگای ئەمنی بە تایبەت کە ڕوودا لەگەڵ ڕۆژنامە نووسان ڕۆڵتان هەبێ و ئایا سەندیکا بە هەند وەرگیراوە و وتەی وەرگیراوە و دەتوانن پشتگیری لە ڕۆژنامە نووسان بکەن تا چه ئاستێک ئێمە بە هەموو پێوەرێک سندیکای ڕۆژنامە نووسان دەبێت لایەنێکی وەسەرەکی و ئەساسی داکۆچیکەر بێ لە ماف و ئازادیەکانی ڕۆژنامەگەری کاری ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووسان لە کوردستان و بەو ئەرکەش هەستاوە بەڵام هەندێک جار هەست دەکەی تەماشا دەکەی هەم لایەنی بەرامبەر یعنی دەستگا و ئەساساتە ئەمنیەکان یعنی وەکو پێویست نینە لە بەدەنگەوە هاتنی ئەو داخوازیانی کە سندیکا هەیەی و ئەو فشاری کە لەلایەن ڕۆژنامە نووسانەوە دەکرێتە سەر ئەوەمان لێ دەکا ئێمە هەڵوەستەیەکی جدی بکەین لەو مەسلەیە و من پێشتریش بۆ چونم وا بۆەوە لەگەڵ سندیکای ڕۆژنامە پێوە بەڕاستی کاتی ئەوە هاتووە سندیکای ڕۆژنامە نووسان هەڵوێستێکی جدی بکە لە بەرامبەر ئەو هەموو پێشێلکاریەی کە ڕۆژانە یان ناوە یان لە کاتی ڕووداوەکاندا بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکرێت بۆ چکە پێمان وایە هەندێ پێشێلکاری هەن هیچ زەرورەتێکی ڕوودانیان نییە باشە دەبێ هەڵوێستەکە چۆن بێ هەڵوێستی جدی من پێم وایە ئەبێ کێشەی گرفتی ئەوەیە یعنی یەک ڕێزیەکی باش نییە لە نێوان سندیکای ڕۆژنامە نووسان و خودی ڕۆژنامە نووسان لەلایەک و لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندن لەلایەکی دیکەوە بۆ کەواتە بەدەر لە گرفتە ئەمنیەکە گرفتەکە لە نێو خۆی ڕۆژنامە نووسانیش بوونی هەیە بەڵێ من بە خاڵێکی زۆر ئەوەت بۆ مەسا هەر لە یاسای ڕۆژنامەگەری ئەمە کە باسمان کرد کە هاتووە ڕۆژنامە نووس ئەبێ ئەو کەسە بێ کە ئینتیمای کردبێ بۆ سندی کە تۆ نەتوانی بێ ئەمە ڕێکخەی ناشتوانی ئەو تەنسیق ئەو هەماهەنگیە بتەوە لەگەڵ ڕۆژنامە نووسان و لەگە دەستگاکانی ڕاگەیاندن دروست بکەی ئەبە بۆتە هۆکارێک کە سندیکای ڕۆژنامە نووسان ڕوبەڕووی کۆمەڵێک گلەیی و گازندا لەلایەن خودی ڕۆژنامە نووسانەوە ڕوبەڕووی سندیکا دەکرێتەوە کە سندیکا لە ئاستی پێویست نبووە لە بەرامبەر ئەو پێشێلکەرانی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکرێت لەگەڵ ئەوەشدا سندیکای ڕۆژنامە نووسان ئێمە زیهەتی معنی ئەوەی کە پێویستی کردووە خاستن دەستگا ئەمنیەکان کە بەلای ئێمە زۆر مەبەرەوە هەم لە ئەنجومەنی وەزیرانەوە بگرێت تا دەگاتەوە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی پۆلیس ئاسایش ئێمە بەردەوام بە دوادەچوونمان کردووە بەڵام گرفتێکی گەورە لێرە ئەوە هەیە لایەنی پەیوەندیدار دەسەڵات زۆر چەکی بەدەستەوەیە بۆ لێپرسینەوە لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسان بەداخەوە ڕۆژنامە نووسان و سندیکا زۆر کەم تەرخەم بووە لە
ڕێخستنی ینی بە هەندی وەرنەگرتووە مەسەرم بۆ نمونە یاسای ڕۆژنامەگەری دەردەچێت یان هەر یاسایەک کە دەردەچێت سیر کە ڕێگەشی گشتی دروست بووە ئەڵێ جا یاسا بۆ چییە خۆ جێبەجێ ناکرێ ئەمە نەقسێکی گەورەیە لە تێگەیشتنی ئێمە بۆ یاسا بۆ یاسا وەکو تچێک کاتێ باشە بەکردداری دەسەڵات لە کاتێکا مەبەستی بوو ویست دێ کە لە دەرەوەی یاسا دەتگیری بربەستت دەکا دەست بەسەدای زینداری دەکا لێپرسینەوە لەگەڵ دەکا بە یاساش دەتگرێ بە یاساش بۆ لەبەر ئەوەی هەندێک خەلەلی یاسایە دەسەڵات کاتێک کە ویستی یاساشت لە بەرامبەر بەکاردێنێ وە کاتێک کە ناشیوێ یاسا لەلایەکدا دەنێت دێ بە میزازی ڕاشە تێبینیەکە دروست نییە کە یاسا جێبەجێ ناکرێ من هەردوو یاسای دەستکەوتنی زانیاری و یاسای ڕۆژنامەگەری یعنی گشت یاسایەکانی دیکە دەقی زۆر جوانی تێدایە و ئەگەر جێبەجێ بکرێ ئەو ئیشکارەتانە دروست نابێ باشە یعنی تێبینیەکە دروست نییە کە بە یاساش جێبەجێ ناکرێ ئێمە نەمانتوانیوە مەسلەی یاسایی بکەینە جێبەجێ نەکردنی بڕگە یاساییەکان بکەینە فشار لەسەر لایەنی پەیوەندیدار من یەک نمونەی بەسیط دێنمەوە لە مەسلەی بەغدا کە کێشە دروست بوو لەگەڵ بەغدا لەسەر مادەی دەستوریەکان کە گوایە بەغدا پێشێلی ئەو مادە دەستوری و قانونیانی کردووە لە بەرامبەر هەرێمی کوردستانە تۆ مادەی 140 هەیە فەرموو هیچ لایەنێک و هیچ کەسێک لە کوردستاندا بە ئەرچی خۆی هەرنەستاوە لە ڕووی قانونیەوە داوا تۆمار بکات لە بەغدا لەسەر ئەوەی کە ئەو بڕگە قانونیە لێرە بە هەمان شێوە تۆ کاتێک دەبینی یاسای زانیاری بەڵام وەرە بۆم کەیسێک دروست کراوە جوولێنراوە بەوەی کە وەکو کەمپین یان وەکو گروپێک بێ داوا تەزیلکە لەسەوەی کە ئەم یاسایە بۆ جێبەجێنەکە ئێمە تەنیا لەگە داوای لێبوردن لە خۆمان و لە ڕۆژنامە نووسانی بەڕاستی ئێمە ینی توێژی ڕۆشنبیران ڕۆژنامە نووسان هێندەی حەز دەکەم وەکو زاهیرێکی سەوتی دەنجی ئێمە خۆم دەبینمەوە هێندە وەکو زاهیرێکی فعلی یعنی ئیشکردن لەسەر ئەرزیەتی قانونی و پێویست ئەمە ئەوە ناکەین بەڵێ باشە یەکێکە لە هەر گرفت ئەساسەکانی ئێمە کە ناتوانین باشە دەگەڕێمەوە نیازخان مەبەستم بوو پرسیار بکەم کە مەبەست لەو هەموو دەستگا ڕاگەیانە زۆرە چییە کەەوە خۆت وتت لە بوونی قەیرانی داراییش دەیان دەستگای ڕاگەیاندن کە ڕەنگە پارەیەکی زەبەلاحی بوێ و ڕۆژانە دەستگای ڕاگەیاندن زیاد دەکرێت یعنی مەبەست بوونی چییە کە ئەو پەیامە جوانەی دەستگا ئەو پەیامە جوانی ڕاگەیاندن شێوێنراوە بابەتێکی زۆر گرنگ هەیە ئەو جۆرەی لە میدیا لە هەرێمی کوردستان هەیە و سیستەمی سیاسی خودی پارتە سیاسیەکان هەمان ڕنگدانە و کاریگەری هەبوو بەسەر سیستەمی سیاسی واتە بەمانایەک هەر ئێستا من ناوی کەناڵ ڕاگەیاندنەکان بێنم پارتی دیموکراتی کوردستان زاگرۆز و کوردستان تیڤی و ڕوودا و کوردستان 24 بۆچێ وەڵامەکەمان زۆر ئاسان دەست دەکەوێت بەشێکی ئەوەی کە ململانیە بنەماڵەیەکان وای کردو کە نێچیروان بارزانانی و خاوەن کەناڵی ڕاگەیاندنی تایبەتی خۆیان بن و سەرچاوی داهاتی تایبەتی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان کە مڵک و ماڵی گشتیە بوو ئەم مەرامە بەکار بخەن و خاڵی دووەم بۆنە لە نێوان دوو کەناڵەکەی تریش ئەوەی بەشێکی هەواڵ و ڕاگەیاندنی حزبی پێ بڵاوکاتەوە بەشێکی لە هەردوو خێکدامە بەستی بوو ململانی حزبی لەگەڵ کەناڵ و لایەن و پارتە سیاسیەکانی تر پێ بکە یاخود ئەگەر پرۆژەیەکی حزبی سیاسی هەبوو بتوانێت ئەم پرۆژەیە ڕای گشتی بۆ سەربەخاو وە کێشەکەش هەر ئەوە نییە کە پەیوەندی بە کەناڵی بینراوە هەبێ بۆنە لە بواری بیستراو بە هەمان شێوە و بە دەرلەوە تەنانەت وێبسایتەکان ئێستا لەوە زیاتر بووە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا نەک هەر ئەوەی کە سەرقاڵی ئەوەن بۆ نەزانیاری بگوازن و خەریکی چاواشەکارین سمعی دکتۆر ڕعد و من و کاکسمکۆ و سەدانی تر ئەشێوێنن واتە سەرقاڵی ئەوەن کە جگەلەوەی کە زانیاری هەڵت پێ ئەدەن جۆرە زانیارەیەکی و چاواشەکاریەکی تر و ساختەکاری بەرجەستە ئەکەن کە بریتە لە شێواندنی تەواوی ئەو کەسایەتیانەی کە پێچەوانی ئەم جۆرە لە سیستەمی ستەمکاری یاخود نادیموکراتن لە هەرێمی کوردستان و زۆر ئاساییە یعنی ئەمە تووشی شۆکمان ناکە کە سیستەمە ستەمکار و نادیموکراتەکان لە دنیا ئەم جۆرە لە میدیا بخوازن و دژایەتی هەموو ئەو جۆرە لە میدیای تر بکەن کە دەوێت بە دیدگا و بە تێڕوانینێکی تر کار بکات بەڵام خاڵێک کە زۆر سەیرە لە کوردستان ینی دەستگا ئەمنیەکان زۆر جار لە کەناڵە ڕاگەیاندنەکانی حیزبەکانی تریشەدەن بەڵام
ئەوەی کە سیر نییە دواتر بە سڵح بەڕێکەوتن ئەم جۆرە لە ئاشتەوایی ڕێک ئەخەن ینی بۆ نمونە حزبی سیاسی هەبووە کە کەناڵە ڕاگەیاندنەکەی ڕۆژنامە نووسەکانی تووشی لێدان و پێکان بوون ویستیانە سکاڵا تۆمارکەن یاخود هەر تۆماریان کردووە دواتر حزبەکەی بەرامبەر و توێتی ئەگەر تۆ ئەمە لێرە ئەم سکاڵای تۆمار بکەی ئێمە سکاڵاکانی دەستگا ڕاگەیاندنەکانمان لە سلێمانی لە بەرامبەر ئێوە ئەو ڕوژێنین واتە ئەم هێزە سیاسیانە لە کاری نادیموکراتیک هێند بەیەکۆ گرێدراون تەنانەت لە ئاسی شار و مامەڵەکردنی پەیوەندی نێوان ڕۆژنامە نووسەکانیش مسامە بەیەکەکەن بەڵام ئەوەی کە دواتر زەرمەندە میدیاکار و هاوڵاتیە باشە یاریکردنەکە ینی گوازراوەتەوە بۆ یاریکردنی سیاسیش لە نێوان پارتە سیاسیەکان بەکارهێنانی دەستگاکانی ڕاگەیاندن بە دڵنیایی ئێمە لە یادمان نەچێت ئەوەی کە حزبە سیاسیەکان دەیکەن بەتابەت دوو پارتە سیاسی دەسەڵاتدارەکە پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەزانین تەنانەت دەستگا ئەمنیەکانیش دابەش بوون ینی ئەوەی کە کارە ساتبارتر لەم دۆسیەیە لە بریەوەی دادگا بڕیار لەسەر تاوانباریە بێتاوانی میدیابدا لە ڕێگەی سکاڵای یاسایی و ئامادەبوونی ڕۆژنامە نووسوی لایانی سکاڵاکار پۆلیس بڕیار لەسەر چارەنووسی ڕۆژنامە نووسەدا پۆلیس ئەتوانێت بە هەموو سەیتەرەکان یاخود دەستگای پاراستن و زانیاری و دەم و دەستگا ئاسایشەکان ڕۆژنامە نووس بپەڕێنەوە بیکوژن ئێمە بابەتەکە زۆر لەوە کارە ساتبارترە کە بەتەنیا قسە لەسەر جۆری دەستگاکانی ڕاگەیاندن بکەین یعنی حزبی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە ئەزانین لە ڕێگەی دام و دەستگا ئەمنیەکانەوە ڕۆژنامە نووسە کوژێ ئێمە تا لێ ژماری کوژراوانمان زیادە بن بەبێ ئەوەی تاوانباران و بکەرانی ئەم دۆسیانە لە بەردەم دادگا ئامادە بن ئەمەش بەڵگەی ئەوەیە کە بەرپرسانی سیاسی باڵا لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە لە هەرێمی کوردستانەوە بوونیان هەیە تەنانەت ئەوەی کەسێکی وەکو کاکسمکۆ کە زۆر خواستی خزمەتکردنی ڕۆژنامە نووسان و بواری ڕێخستنی میدیایە بە تەنیا هیچ پێ ناکرێت لە ناو سندیکا لەبەرەوەی سندیکاش پڕ لە ململانەیە حزبی ڕێگە نەدراوە سندیکا بتوانێت کاری خۆی بکات واتە بەمانەیەک حزبی سیاسی دەست و پەنجەی خستۆتە هەموو شوێنێک ڕێگە نادا بە ستاندار بچێ کاری ڕۆژنامەوانی خۆی بکات ڕێگە نادا بە دەستگاکەی تۆ ئەتوانێت خەڵکێک بەناوی خۆپێشاندەرەوە بنێرێتە سەر دەستگاکەی تۆ بیسووتێنێ واتە ئەم نمونەی لە کاری ڕۆژنامەوانی هەیە من ئەمێ بەراوردی بکەم بە هەمان کاری حکومەتی عێراقی حکومەتی هەرێمی کوردستان بە درێژایی ساڵانی ڕابردوو ئیدعای جیاوازی ئەکا لەگەڵ حکومەتی عێراقی بەڵام دوایین راپۆرتی هیومن رایتس وۆچ لە قۆناغی کە لە بەراوردکردن بوو لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ دەیسەلمێنێت کە هیچ جیاوازیەک لە مامەڵەی ستەمکاری داپلۆسیێنەری نێوان حکومەتی هەرێم و حیزبەکانی نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ میدیا لەگەڵ حکومەتی عێراق بەڵکو ئەوەی کە جیاوازی بوو بێت کێشیان هەبوو لەسەر چۆنیتی دەست بە سەرداگرتنی سەرچاوەدارایەکان ئەو دروشمەی کە ئێمە دەمانویست ببینە بووکی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ببینە نمونە بۆ دیموکراسیات بۆ عێراق و ئەو ئەزمونە لەلایەن عێراقەوە لێمان وەربژیرێت تەنها دروشم بوو و ڕاستیەکان دەرکەوتن کێشەکە زۆر لەوە گەورەترە ینی من چەند نمونەیەکی زۆر خێرا ئەهێنمەوە هێزی پێشمەرگە ئێمە چیمان بە هێزی پێشمەرگە کردووە لە ساڵی 1996 سەربازانی عێراقمان هێنا هەرێمی کوردستانمان پێداگیر کرد و شەڕی ناخۆمان بە پێشمەرگە کرد کاتێک کە شنگال هێزی داعش هات شنگالمان ڕادەستیان کرد کاتێک کە حەشدی شەعبی دێ هەموو ناوچەکانی تریان پێ ڕادەست دەکەین و ئەمە ڕاستە بۆ تەواوی جونگە سیاسەکانی تریش بوێنی تۆ بۆ نمونە بیرەنەوتەکانت ینی هەر هەمووی خراوەتە جۆرێک لە دامەزراوە و کایە کە خزمەتی سیستەمێکی نادیموکراتیکەکە لە هەرێمی کوردستان و ئەمە ڕاستە بێت بۆ ئەوەی کە میدیا بەم جۆرە ئەبینین و ژیانی میدیاکار بەم جۆرە ئەبینین و ئەشمەوێ بڵێم ئەوەندە ئازادی ڕادربڕین و کاری ڕۆژنامە نووسی و بەدواداچوونەی کە لە هەرێمی کوردستان بەرجەستە بووە بە ئازایەتی و بە قوربانی خودی میدیاکاران هاتۆتە دی بە ئازایەتی کۆمەڵێک میدیاکار بووە کە جەختیان کرد و فشاریان کرد و بەڵام کاکسم کۆژ ڕاستەکە بەڵام ئەوەی کە میدیاکاران یەکدەنگین یەک دیدگایان نیە جارێکی تر دەرهاویشتەی ئەو ململانی حزبیەیە کە ئاسان ڕێگا نادا میدیاکار بتوانێت کاری خۆی بکات بۆیە بۆ ئەم هەنگاوە ئەمە ئەبێت بۆی باشتر لە مامەڵی حزبی تێبگەین بڕوانی نەبوارەکانی تریش دواتر پرسیارێک بۆ هەرسێکتان دەکەم لەو نێوەندەدا دەبێت میدیاکاران و دەستگاکانی ڕاگەیاندن و ئەوانەی دەنگێکی جیاوازیان لەو شێوازی مامەڵی میدیا هەیە دەبێتی بێ کاک دکتۆر وتم زۆر جار ڕەخنە لە ینی ئەو دەستگایانی کە هەواڵ بڵاو دەکەنەوە دەستگایانەی کە ڕۆشنبیری بڵاو دەکەنەوە بەوەی هەندێک هەواڵ و هەندێک وتە دەبێتە خەتەر بۆ ئەمنی قەومی بە تایبەتی لە ماوەکانی پێشوو کە دەوترا ئێمە لە جەنگێکی قڕوس داین ناکری هەموو شتێک بوترێ ئەمە تا چەند ڕاستە بۆ ئێوە و زۆر جاریش یعنی دەستگایەک لە حکوومەتی هەرێمی کوردستان دانراوە بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو راپۆرتانەی کە بەرامبەر ئازادی ڕادەربڕین و ئازادی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەیە خۆی ئازادی ڕادەربڕین بە هیچ شێوەیەک مطلق و ڕەهانیە هەروە لە جارنامەی مافەکانی مرۆڤ
ڕاشکاوان و باسکراوەکەوە ئازادی ڕادەربین پێویستە واجبە بەڵکو مافێکە بۆ هەموو خەڵکی مافێکی مرۆڤە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک ئیسیسنایەنە وەکو حەسڕ نەک وەکو نمونە بۆ نمونە باسی ئەمنی نیشتیمانی ئاسایشی نیشتیمانی دەکا هەروەها پێویستە ڕەچاوی ئاداب و ئەخلاق و نیزامە گشتەکەی کۆمەلگە بکرێ بەڵام ئەوانە بەڕاستی هەموو چۆن بڵێن دەتوانین بڵێن مستەڵەح و زاراوەی مەتاتی و لاستیچینە زۆر جاران ڕژێمە دیکتاتۆرەکان سیستەمە دیکتاتۆری و سەرکوتکەرەکان ئەو جۆرە مستەڵەح و زاراوانە دەکەن ناو یاسایەکان بۆی بتوانن دەستگا ڕاگەیان نەسەر بخۆکان ڕۆژنامە بەهێز و بەتواناکان هەروەها ئەوانی ئازانە بتوانن لە ڕێگەی ئەو زاراوە ناڕوونانە بتوان دادگایی بکرێن و محاسبە بکرێن بە یاسا ئەوە لەلایەک دووش هەردەم لە هەرێمی کوردستان بەو شێوازە بووە دادگا نەهاتووە ئەو دامەزراوە و دەستگا ڕاگەیاندن و ڕۆژنەماوانیەکەوە سەر بەدەسەڵاتە سکاڵای لێ بکرێ و محاسبە بکرێ و دادگایی بکرێ بەڵکو هەمووی لە دەرەوەی دەسەڵات دادگایی کراوە بۆ نمونە هەواڵ هەبوو ئێمە دوای 2 ڕۆژ لە کەناڵەکانی دەسەڵات بڵاومان کرد دوای 2 ڕۆژ هاتوونە لەسەر ئەو هەواڵە ئێستا وا دادگایی دەکرێن 2 ساڵە هەر لەسەر ئەو دادگای بەڕوونی بگوترێ کە دەستگاکەی جەنابان هەواڵی کە بڵاو کراوەتەوە دەستگای ڕاگەیاندن کە سەر بەدەسەڵاتە هەمان هەواڵ بڵاوکاتەوە بەڵام کێشە بەڵێ دادگا دەڵێ من محاسبی ئێوە دەکەم لەبەرەوەی سکاڵە لە ئێوە کراوە بەڵام سکارە لەو دەستگایە نەکرا ئەوەی کەوا سەر بەدەسەڵاتە یعنی ئەوەیە کەوا پێدان کەیل و بیمکیالێن ینی بەدوو فاقی توان مامەڵە بکەن لەگەڵ دام و دەستگا باشە زۆر جاریش هەروە گوتم ینی دەستگایەکی تایبەت لە حکوومەتی هەرێمی کوردستان دانراوە بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو راپۆرتانەی کە لەسەر هەرێمی کوردستان دەوترێ یعنی بە بەردەوام هیومان ڕایتس وۆچ مراسیین بلا حدود قسە لەسەر ئازادیەکان و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەکەن ئەمە بۆ شکۆی هەرێمی کوردستان یعنی چۆن دەپێورێت لە ئاستێکە خۆی ئەو دامەزراوە پێ دەوترێت وەڵامدانەوە بۆ دووەداچوون بەڵام بەڕاستی ئەوەی بگوترێت تەنها وەڵامدانەوەیە وەڵامدانەوەیەک لە خزمەتی دامەزراوەی تەنفیزی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەگەر بەهات بە ئەو دامەزراوەی خارجی سوڵتەی تەنفیزی بە دەیتوانی تا ڕادەیەکی باش بە بێلایەنە و بەسەر بەخۆیانە هەرچی پێشەرکردنێکی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەیە دەستی ئیشارەتی پێ بدات و دەستنیشانی بکات پێش دامەزراوە و هەروە ڕێکخراوە نێودەوڵەتەکانی سەبارەت بە مافی مرۆڤ ئەوەی گرنگ بوو کەوا دەبا کوردستان خۆی پێش ئەوەی خەڵشتر باسی بکە بە پێشەکردنی مافی مرۆڤ دەبا خۆمان دامەزراوەکانی خۆمان هەروەها ئەو سنتیکا و ڕۆژنامانی خۆمان بتوانین دەستنیشانی ئەو پێشلکاریان بکەین بۆی خۆمان زووتر چارەسەر بکەین بۆیە سیر دەکەین ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ من لە 2000ەکانەوە راپۆرتەکانی هیومان ڕایتس وۆچ و هەروەها پەیامنێرانی بێسنوور ملاحەزەم کردیە هەر حکوومەتی هەرێم هەر وەڵامی داوەتەوە مشکلەکە لەوەیدا هەر وەڵامی داوەتەوە هەتا ئێستا بە دوواداچوونێکی ڕاستەقینی نەکردیە کەوا بتوانێت فعلەن ئەو پێشەرکارانێکەوە هەبوونە دەستنیشانی بکات و نەیهێڵێ ئەوە بۆیە سیر دەکەین ڕۆژ بە ڕۆژ سمعە و پێگە و شکۆی هەرێمی کوردستان بەرەو لاوازی و زەعیفی دەڕوا لەبەرەوەی نەمانتوانیوە لە ئاست ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە بتوانین ئیسزابێش تاوامان هەبێت وەک خۆی وەڵامی بدەین. باڵێ کاکسمکۆ زۆر زار لایانی بەرامبەر کە دەسەڵات و حکوومەتە قسە لەسەرەوە دەکەن کە ڕۆژنامە نووسانیش بە ئیتیچی ڕۆژنامە وانی کار ناکەن و ئەوانیش جیاوازی دەکەن و ئەوانیش دەیانەوێ زۆر جار لە شکۆی کەس ینی کەس بدەن ئەمە چۆن لێک دەدەیەوە ینی خوێنەوەی جەنابەت چییە؟ ئێمە لە بیرمان نەچێ ئەوانەی هەموو هاتوونە کاری ڕۆژنامەگەری دەکەن وەکو ڕۆژنامە نووس ئێمە ئەبێت تێبگەین بەشێکی زۆر کەمیان ینی بەشێرە زۆری ئەوانن کە لە هیچ دەستگا و ینی لە ڕووی ئەکادیمیەوە و لە ڕووی بینینی خول و دەورات و ڕاهێنانەوە لە ڕووی شارەزابوون زانین لە بنەماکانی ئازادی بنەماکانی کاری ڕۆژنامەگەری ئەو شارەزایەن نییە ئەمە خاڵی دووەم موسساتەکان وەکو نیازخان ئاماژەی پێکرد ئێمە کۆمەڵێک موسساتی ڕاگەیاندن هەیە ئەمەیان حزبیە ئەمەیان ئەهلیە ئەمەیان سێبەرە ئەمانە بە ئاراستەیەکی ململانەی سیاسی مەیدانی هەڵسوکەوت لەگەڵ بنەماکانی هەواڵ دەکەن لەگەڵ کاری ڕۆژنامەگەری دەکەن لە کوردستاندا ئەمە زۆرزار هەیە گوناهی ئەو ڕۆژنامە نووسن نییە ئەو کەناڵە نییە
کووناڵە خۆی لە ژێر تەڵەبە ڕۆژنامەنووسە لە ژێر تەڵەبدایە ئەبێ راپۆرتەکەی بەو شێوەیە بێ پێشتر گفتوگۆی لەسەر کراوە مناقەشە کراوە ئەمە بەڵام نقطەیەک هەیە من ئەمەوێ بەڕاستی لەبەرەوەی تەوەری ئەساسی بەرنامەکە لەسەر ئازادیە ئازادی ڕادەبڕین و ئازادی بە شێوە فراوانەکەی وەک نیازخان ئاماژەی پێکرد زۆر جار پرسیارێکی زۆر بەسیط دەکرێت دەڵێ ئایا ئازادی هەیە لە کوردستاندا من ئێستا گەیشتومەتە بڕوایەکی تقریبا یەکلاکەرەوە بەنسبەت خۆم بەڵێ ئازادی هەیە بۆ لێدانی ئازادی هەیە بۆ ناشرینکردنی ئازادی هەیە بۆ کوشتنی ئازادی هەیە بۆ کوشتنی ڕۆژنامەنووس من ئازاد دەکەی تا ئەو پەڕی کەناڵێکم هەیە ئازادیم پێ دەی تا ئەو سەری بۆ ئەوەی ڕێی گشتی هاوڵاتیانی کوردستان لەسەر ئازادی بشێوێنی بەڵێ ئازادی فەرمووی ئەو ئازادی باسی دەکەن و ئازادی ئێوە دەتانوێ ئەو ئازادی کراوە بە دروشم ئەمە ئازادێکەیە بۆەوەی لەبەر چاوی خەڵک ناشرین کرێ من ئێستا بەڕاستی لە ناو خەڵکە هەستی پێ دەکەم خەڵکێک یعنی بێزاری خۆی ئەوێ بە شوێک لە شوەکان بێزاری خۆی لە بەرامبەر ئازادیەکان دەرەبڕێ چونکە دەسەڵات بەڕاستی لەو شەڕە لە ئێمەی بردەوە ئێمە وەکو داکۆچی کاران لە ئازادی دەسەڵات توانی ئەو گەمەیە ئەو شەڕە لەگەڵ ئێمە بباتەوە وەکو چۆن پێشتریش لەبیرت نچێ هەمیشە ململانێ و شەڕێک و جەنجێکەیە لە نێوان باشە چۆن معادلەکە ڕۆشنبیران و دەسەڵات چۆن معادلەکە یەکسان بکەینەوە چۆن بتوانین ڕۆشنبیران و ئەوانەی داکۆچی لە مافی ئازادی و ڕادەربڕین دەکەن بتوانین هاوسەنجی بکەینەوە و بتوانین زاڵ بین بەسەر ئەو دەنگە ناسازەی کە هەیە لێدانە لە ئازادی بەداخەوە تا لە کوردستاندا بنەماکانی سیستەمی فەرمانڕەوایی نەچەسپێندرێ ئێمە هەر ئاسنی سار دەکوتین بۆ تا سیستەم نەچەسپێندرێ دەسەڵاتی حیزبی کۆتایی نایە تا سیستەم نەچەسپێندرێ کۆمەڵێک موئەسەساتەیە کە ئێمەوە چەندیان ساڵە بانگەشەی بۆ دەکەین بۆ یەک ناگرێتەوە بڕاستی ئەمە لە ناتێگەشتنی ئێمە بووە کە دەڵێن وەزارەتی پێشمەرگە بۆ یەک ناگرێتەوە پێشمەرگە بۆ یەک ناگرێتەوە دارایی بۆ یەک ناگرێتەوە کۆمەڵێک شتی تر بۆ یەک ناگرنەوە ئەمە بێ سیستەمی وڵاتە تۆ یەشان دەخەیتەوە لە چوارچێوەی چی ڕێژی دەخەیتەوە ئێمە زۆرجار باسی ڕاگەیاندنی نیشتیمانیمان نییە باشە تۆ ڕاگەیاندنی نیشتیمانی ئەم ڕاگەیاندنی نیشتیمانی چێ بەڕێوەی دەبا چێ سەرپەرشتی دەکات چێ ئاراسی دەکات ئێمە بازی گرفتی بێ سیستەمیمان هەیە لە کوردستاندا کە بەداخەوە زۆر زاریش هەر ڕۆشنبیران خۆیان دێن ڕەخنە لە سیستەم دەگرن دەڵێن سیستەمێکی خراپە ئەسڵەن خۆی سیستەم نییە تا سیستەمێکی خراپە باشە نیازخان زۆر جار بوونی زۆری دەستگای ڕاگەیاندن دەکرێتە نیشانە بەوەی کە ئازادی ڕادەربڕین هەیە هەموو حیزبەکان دەتوانن دەستگای ڕاگەیاندنیان هەبی جەنابەت دەتوانی دەستگای ڕاگەیاندن هەبی و کار بکەیت ئەمە نیشانەیە بۆ ئەوەی کە دیموکراسی هەیە ئێمە لە باشووری کوردستان تا ئێستا دیموکراسیەتی ڕاستەقینەمان ئەزمون نەکردەوە خاڵێکی زۆر گرنگ ئەم جۆری کە بەناوی دیموکراسیەتەوە پیادە کرا ئەم جۆرە لە حکومڕانی لە دوای ساڵی 1991 و دوایەوە لە 92 کابینەی یەکەمی هەرێمی کوردستان پێک دێت لە ڕاستیدا ئەوەی ئێمە جارێکی تر ئەزمونمان نەکردو دیموکراسیەتە بە پێچەوانەوە جۆرێک لە هەنگاوگیریایەوە بەر لە ئێستادا کە خەڵک قێزی لە وشەکانی دیموکراسیەت ببێتەوە و لە ئازادی ببێتەوە چونکە ئەوەی کە بینیوێتی ساختە و نەڕاستگۆیی بووە و خاڵێکی زۆر گرنگی تر پاڵنەرەکەی ئەوە بووە کە ئەم هێزە سیاسیانە لە ڕێگەی دابشکردنی کۆمەلگاوە لە ڕێگەی ئامرازەکانی ڕاگەیانەوە لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە لە ڕێگەی سەرچاوە داهاتەکانەوە بۆ بێزکردنی پێگی خۆیان بە هەمان میکانیزم میدیاشیان بەو ئەم کایەیە بەکارخستووە کە ئێمە ئەزانین ئەم دابشکردنی کۆمەلگایە ئێستا بۆتە هۆکاری ئەوەی نەتوانین خۆپێشاندانی سەرتاسەری لە هەرێمی کوردستان بکەین سایکۆلۆژیای خەڵکیان شێواندووە و متمانیان لە نێوان خەڵک نێشتۆ تەنانەت ئەگەر بکرێت دراوسێ سکاڵا لەسەر دراوسێت تۆمارەکە بۆ نمونە 30,000 فیدایی هەیە بەناو دەستگێڕ و بەناو هەر کەسێکی ترەوە لە ناو شەقامەکان جۆرەها خەڵکیان ئامادە کردو بۆی ئەگەر هەر کەسێک بەریدگایەکی جیاواز دوو قسەی لەگەڵ کەسی بەرامبەر کرد ئەمانە ئەم خەڵکانە هان بدەن لە دژی ئەوانە واتە سەرکوتکاری بەم ئاراسەیە گەشتەوە بۆیە ئەوەی کە میدیا بەرجەستی دەکات لەسەر دەستی ئەم حیزبانە وەک چۆن ئەو قەڵەمە ئێستا ئامرازە بەدەستیتەوە کەناڵە ڕاگەیاندەکان بە سەتەلایت و بە قەمەر سناعی و بە کیبۆرد و بە هەموو شتێک ئامرازە بەدەستی ئەوانەوە چۆنیان بوێت بەم جۆرە بەکاری ئەهێنن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە جەختی لێ بکەینەوە ئەو خەڵکانەی کە ئێستا
هەن و بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ سیستەمە سیاسیەکان ڕاگرتەوە بە هەموو حزبە سیاسیەکان کە ئەم سیستەمە پێکەهێنن لە ڕاستیدا خەڵکی هەژاری هەرێمی کوردستان نییە دڵنیا بە ئەوە چینێکی زۆر گەورەی ڕۆژنامە نووسانن چینێکی زۆر گەورەی ڕۆژشەمبیرانن چینێکی زۆر گەورەی ئەو کەسانن کە کتێبیان بۆ چاپەکرێ بەناوی لێکۆڵینەوە خاوەن دکتۆران خاوەن ماجستێرن پرۆفیسۆرن بۆیە ئەوەی کە ئەم جۆرە لە سیستەمی حکومڕانی ڕاگرتووە هەر ئەم چینەن بۆیە ئەبێت ئەمە بگۆڕێنی ئەم دیدگانە پێچوانە بکرێتەوە ڕاستەش خەڵکێکی کەم ماوین لەوەی کە بەهێز نەچونتە ژێر کاریگەری دارایی وەنەوت و ئەم جۆرە لە سیستەمی حکومڕانی بەڵام پێویستە وە گرنگە فشارەکانی ئەوەندە کەسەی کەماون خۆڕاگر بین بەهێز بین بەردەوام بین بۆی لە هەر شوێنێک هەر دەواازەیەک کە شایانی ئەوە بوو فشاری بۆ بکەین نەوەستین وا بەردەوام بین ژمارەیەکی کەم ماون لەوانەی کە بەرگری دەکەن لە ئازادی ئەگەر بێت و بەم جۆرە بڕوا ئێمە دەگەین بەکوێ ئایا دەتوانین ئەو تموحەی کە هەیە بگەڕێنرێتەوە و بتوانین بە ئازادانە ڕادەربڕین وەڵام سەرەتا بەست تێبینیەکم ئازادی ڕادەربرین زۆر فراونتر لەوەیەوە ئەوە بزانینکەوە تەنها ڕای خۆمان بڵاوکەینەوە و ئیتر محاسبە نەکرێن بەڵکو بەدەستێنانی زانیاری ئەو خۆناغی یەکەمە پێویستە ئازاد بی دواتر بڵاوکردنەوەی ئەو داتا و زانیاری و هەواڵ و ڕای خۆت بۆ جەمەوەەر پاشان مارەسەکردنی ئەو ڕای خۆت یان زۆر زان خۆ پیشاندان و بایکۆت و ئەو شتانێکەوە دەکرێت لە کوردستان ڕێی لێگیراوانە هەموو دەکەونە ژێر پێناسەی ئازادی ڕادەربڕین سەلامەتی دەرچوونی خودی ڕۆژنامە بەڵێ ئەوە هەر لەسەری هەموویتی بڵێ ئەوە خاڵەی گرنگە ینی وا تێنەگەنکەوە ئازادی ڕادەربرین تەنها ڕادەربڕینە نەخێر بەڵکو زۆر فراوانترەوە باسمان کرد خاڵی دووەم ئەمن زۆر با و ڕۆژبینەی نایبینم بەڵکو ئێمە بەڕاستی کۆمەڵە ڕۆژنامەوانێکیکەوە وەکو نیاسخان و کاکسمکۆ و چەندەها بە سەدەها و بە هەزارها لە خەڵکی کوردستان هەیە خۆبەخشانە بەڵکو ئەزیێت دەدرێت لی دەدرێت تهدید دەکرێت هەڕەشا دەکرێت دەگیرێ دەکوژرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا بەرامبەر ئەو ئیمکانێتێک گەورە و زەخمەی دەسەڵاتدار ڕاوەستایەکەوە حزبی گەورەی لە پشتە حزبی تاریخی لە پشتە کاریزمای لە پشتە پارە و پولێک و نەوت و غاز و داهات و زەریبە و ڕسوماتی لەدەستە پێشمەرگە و چەکداری لە پشتە ئاسایش و دەستگای پاراستن و زانیاری لە پشتە بەڵام لەگەڵ ئەوشدا کۆمەڵە دامەزراوەشی میدیایی بچووک کۆمەڵە خەڵکێکی کەوە سادا بەکاری ڕۆژناوی هەڵدەستن بەڵام بە ئەرکێکی زۆر گەورە بەرامبەر ئەوان ڕاوەستاون سیر دەکەین ئەوانە زۆر ڕۆلیشیان هەبوو لە مێژووی هەرێمی کوردستان لە تەوعیەکردنی خەڵکی ڕۆشنبیرکردنی خەڵکی پاشان دروستکردنی حرەکەیەکی سیاسی گەورە ئێمە ئەگەر بەبیرمان بێ لە نۆهۆتەکان هەر تەنها جوڵانەوەیەکی هەتاکەی هەبوو لە کۆمەڵە ڕۆژنامەوان و کۆمەڵە ساڵگوانێک بوو هەر ئەو جوڵانەوەی توانی ڕۆژنامەی ئاوێنە و هەروەها هاوڵاتی دروست کە ئەوانە بەڕاستی شۆڕشێک بوون لە ڕۆژنامەگەری کوردی و لە تکایی سیاسی هەرێمی کوردستان هەر ئەوەش توانی دواتر ئۆپۆزیسیۆن و بزوتنەوەیکی ئۆپۆزیسیۆنی بەقوت و بەهێز دروستبی وا دواتر ئێستا حزبی تر و لایەنی تر و هەروە جوڵانەوەی تر دروست بکەواتە ئەوانە هەموو تەواوکەری یەکترن ناتوانین بڵین ڕۆژنامەوان ینی ڕۆژنامە نووس دەستە و پاچەنە ناتوانن بڵێن دەستەوەستان ڕاوەستاون بەڵکو زۆر بەهێز بەرامبەر ئەو ئیمکانێتە زەخم و گەورەیەکەوە دەسەڵاتێتی بەڵکو ئەوان کاریگەریان زیاتر ول ناو جەماوە نەک ئەو دەسەڵاتەکەەوە بە هەموو شێوازێک زانکۆی لەدەستا قوتابخانەی لەدەستا فەرمانگەی لەدەستا پارەی لەدەستا چەندەها میدیا و دامەزراوەی زەخمی لەدەستا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو کۆمەڵە گەنجە ڕۆژنامە نووس و ڕۆژنامەوانە توانیتیان جێیان پێلە بکەن زۆر سپاس بە هیوان گفتوگویەکمان ئەنجامدا بێ بۆ برەودان بە ئازادی ڕادەربڕین سوپاسان دەکەم من کاتم کەم ماوە ینی کاتەکەم تەواو بوو دەنا گفتوگویەکی باش بووە پرسیاری زیاترمان هەبوو بە هیوان دەرفەتی تر هەبێ کە گفتوگوی زیاتر بکەین زۆر بەڕێز سمکۆ عەبدولکەریم سکرتێری لقی هەولێری سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان زۆر سپاس بۆ جەنابەت نیاز عەبدوڵڵا ڕۆژنامە نووس و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی دکتۆر ڕەعد ڕەفعە مامۆستای زانکۆ هەروە سکرتێری دەستگای ستاندەر سوپاسان دەکەم سوپاس بۆ گروپی کۆمپانیەکانی دیوانلاند بۆ مۆبیلیات بۆ دامینکردنی شوێن بۆ تۆمارکردنی بەرنامەکە سوپاسی هاوکارانم دەکەم تا بەرنامەیشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان نەکەم